بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هر لشرح كتاب شرح معاني الصلاة قيشتنا لا بربنزاوسي الخشوع في الصلاة. مروف تون خاشع بي تون خشوعي هبي لنا ونوجده نسر رحمة خوالي بيبا آتك دس بيدكا كخواي پروردگار ده فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطال عليهم الأمد فقست قلوبهم وكثير منهم فاسقون. پروردگار بانج إيمان داران دك آية إيمان داران كاتي أودا نهاتوا كأنقو دلتان راج بتصلا شيء لقى القرآن بآقابين ولقى القرآن خشوع بتانقريتن لقر ذكروا يادي خواي پروردگار لويك حق دادا بزيك قرآن وكو كسانا مبن ككتابة كان يندخوين دو لقل بيغمبران بون دواي فطال عليهم الأمد دواي كما ويق لي دور كوتنو ما ويق دريجة تشيشا ويلي هاد فقست قلوبهم ضليان رقبو سبحان الله بيوز بون بقرآن ضل نرمي دينيتن بيوز بون بفرمان كاني خواو بيغمبري خواو عليه الصلاة والسلام بحديثة بيروزة كان وكاتك بيوز دبي سبحان الله أو ضلي نرم دكاتن كاتك لي دور دكويتو وقست قلوبهم إنزا ضليان رغدبيتن وكثير منهم فاسقون. ابن كثير رضا رحمة خوالي بدا فرمي لا تفسير أو آتي دفر منها الله المؤمنين أن يتشبهوا بالذين حملوا الكتاب من قبلهم من اليهود والنصارى. دفر من خواهي پروردگار ريگري کرد ولا إيمان داران كخو بتسوينن باو كساني كبيشتر كتابيان بو هاتوا وريان قرت ولا قوماني بيشتر لا يهود ونصارى كاتك أو برنامج خواهي پروردگار وكتابي خواهي پروردگار يان بو هاتوا توراة وإنجيل إنزا كلي دور كوتنوا بدلوا كتاب الله الذي بأيديهم كتاب خواهي پروردگار يان قريب بويك لجردستيان داهيا وكو بلي دقكاني ناو توراة وإنجيليان قريب بويك بخويان دسكاري بكن اواني توراة وإنجيليان بشجوي خست بلكو تيان كرد وأقبلوا على آراء المختلفة أو جرويان كرد أو بيرو بوتسونا جيوازانا بزاني فلانة قشا فلانة كس فلانة أو راهيب أو تسدلي أو تي هي رويان لوانا كرد وازيان لكتاب خواي پروردگار هينا ببجويان خست إنزا ويلي هات وقلدوا الرجال في الدين ويلي هات تقليدي كسكانيان دكردو لنا الدين بزاني فلانة كس بالضبط صدقاتن أمن وكو أو بكم هاو شوي أو بكم إذا اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله وان لهات كراهبة كانيان كبياو الدنيا كانيان كردا خوايانك بيزقل الله جل جلاله يعني قصي وانيان بيتوابو ليه راهبة كشتشي دنوسي كبلاوي دا كردوا تواب أو قصي حقبو للايان قصي توابو بس سبحان الله إما تمشابك لمسلمان أو مذهباني كهنا سراني مذهبك هميان أو قصيان لي هاتوا كدلنسي إذا صح الحديث فهو مذهبي أجر حديثك صحيح بيني بيغمبري خو عليه الصلاة والسلام فرموي بي أوشتا حديثك الصحيح بو ليت بيتاوا حديثك ضعيف نبو موضوع نبو باشا علا وشتي تدا نبو زانت حديثك صحيحة أو مذهبي منها يعني هرتسندا إمام الشافعي إمام مالك إمام أبو حنيفة إمام أحمد رضا ورحمة إخوان لبي لتقراي زانان كاتك قصك دكان دفر من أجل قصي ما لقى القرآن لقى الحديث يجي نقرته وري مقرأ تواو أو قصي ما كديكين لقى القرآن لقى الحديث يجي قرته أو يانور بقرأ كواتا ما بس تيتيا يعني قصكان رون كرنوي قرآن وحديث أما أوانيك يهودون صارت سيان ذكرت هاتن الأخوان مثلا باز لباسي الزنا هاتن اشتشيان داهنا قوتيان أو كسيك الزنا بكاتن دين دا مساوي الرج دكين لسر جي دريجة چي دادنين بعكسي لسر جي دريجة كان دادنين ودان جيرين بناو خلچي دا
بەڵام حکمی خوای گەورە چ بوو؟ ئەو کاتێککە هاتنەکەم پێغمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثە صەحیحەکەی کە باز دەکا عەبدوڵای کوڕی سەلام کە یەکێک بووە لە حیبری با بڵێن جوولەکەکان، یەکێک بووە لە زانایە گەورەکانیان، کاتێککە جوولەکەکان دوو کەس زینای کرد بوو هینایانەکەم پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تا حکم ببدا، پێغمبەرش عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی بە کتابی خۆتان حکمتان لە بۆ دەدەم کە هینایان تەوراتیان هینا خوێندیانەوە، کەسێک دەیخوێندەوە پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە تەماشای کرد عەبدوڵای کوڕی سەلام فەرمووی عەبدوڵا فەرمووی ئەی پێغەمبەری خوا پێی بڵێ دەستی با هەر بگری لەسا ئەو شوێنێ، کە دەستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی دەست هەرگرە لەسا ئەو جێ، کە گەنجەکە دەستی هەرگر لەسەر جێیەکەی خوێندیەوە فەرمووی با بخینتەوە، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەو جێی بخینەوە، کە خوێندیەوە ئەوەی تێدا هەبوو کە ئەو کەسەی لە پیا و ئافرەت هاوسەردار بن ئەگەر زینایان کرد ڕەجم دەکرێن. سوبحان الله، تەماشا بکە حکمەکانی خوای پەروەردگاریان گۆڕی. اینجا دەفەرمێ ابن كثير رضا ورحمة خواه لبه دەفەرمێ کە ئەو هایان کرد فعند ذلك قصت قلوبهم، کاتێککە بە دوای قیل و قال کەتون فلان ئەو های گوت و فلان ئەو قسەی کردو ئەو کابرا ئەو ڕێی دەڵێ کاکە ئاەتەکە ئەو هایە و زانایانی سەلەف ئەوها لەو ئاەتەی گەشتینە وەڕوونیان کردیتەوە سەحابەی کیرام کە لەگەڵ پێغەمبەری بوو عەلەیهی سەڵات وەسەلام، تابعین باش ئەوها لەو حەدیثەی گەشتینە ئەوها لەو ئاەتەی گەشتینە، چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خير القرون قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم، باشترین قڕن ئەوەیە کە ئەمە تێداینە ولا پاشان ئەوەی لە دوایمە ئەوەی لە دوای ئێمە، کەواتە ئەوانە کاتێککە گوێیان بەوانە نەدا ڕوونکردنەوەکان بەڵکو چ کەتم بە دوای قسەی قیل و قال کەتم فلان ئەو های گوت و فلان ئێکا بەڵگە هیچ بەڵگەشی نییە، کا ئەوە فلان ئەوها دەری هیچی نییە، کا قورئان و حەدیث ئەوها دەری نییە، پێ ئەسڵەن قسەکەی پێچەوانەی قورئان و حەدیثە. اینجا ئەو کاتیش قسەکەیان پێچەوانەی تەورات و ئینجیل بوو، لە خۆیان دەستکاریان کردبوو، یعنی قەشەکە کابراایکی دەوڵەمەند کە دەهاتەکنی حکمە تاوانەکی کرد بوو دەگوێ یاڵە کە با ئەوەی لۆ ئەوها بنووسم. لەبەر هەندێک کابرای یەک لە ئەوەکان چوو بۆکەن قەشەکە ئەوەی دەفرۆشت کارتی بەهەشت و جەهەنەمی دەفرۆشت، چوەکنی کاکە کارتی بەهەشتێ بۆندەیە گرانە، کارتی جەهەنەمیش هەرزان بوو، کابراش چوو بوو ڕاست هەموو کارتەکانی جەهەنەمی گوت کاکە دیارە داوای لە قەشەکەی کردیا هەموو کارتەکانی جەهەنەمێن بدێ ئەمن دەکڕم، کوڕگوتی کو دەبی بکڕی و ئەخەوە جەهەنەمە و دوای ئەتو ئەگەر ئەو کارتەی بکڕی لۆ جەهەنەمی، گوتی کاکە ئەتو کارتەکانی جەهەنەمێ هەموو بدێ ئەم لە خۆم دەکڕم کاکە عەزم لە جەهەنەمێ، کارتەکانی جەهەنەمی هەموو لە قەشەی کڕی کاتە دەرەگوت کاکە کەس نەچی باشتی بکڕی کارتی باش دێت، چونکە من هەموو جەهەنەمم کڕیا، جەهەنەم قەپات بوو پڕ بیتەوە لۆ خۆتان تەوا کەس کارتی باشتێ نەکڕی هەمووتان ئەگەوە بیدەچنە بەهەشتێ. تەماشا یعنی سوبحان الله چیان دانایە لە بۆ خەڵکەکەی وەڵا وەرە ئەتو کارتێکم لێ بکڕە ئەوە بەهەشتی، یان زۆرێک لە شتانەی کە دەیبیستین و دەیبینین. اینجا بەڕاستی ئەو کاتی دڵیان نەرم نابی لە بۆ هەڕەشەکانی ئەو وعد و بەڵێن و هەڕەشانەی کە خوای گەورە دەیکاتن. اینجا دەفەرمێ کە دەستی پێکردووە بە بابەتی خشوع، بە چ دەستی پێکردیە ئیبن کەثیر یەکسەر ئاگادارمان دەکاتەوە بە تەحذیر و تەرهیب، ئاگادارمان دەکاتەوە دەمان ترسێنی پێش ئەوەی قبل التەرغیب، پێش ئەوەی هانمان بدەبرێ خشوع ئەو هایە و شتێکی چاکە و ئەوەی بکەن، نە یەکسەر دەرێ ئاگادار بن ئەوان جوولەکە و نەسارا ئەو هایان کرد لێ ئەو هایان بەسەر هات، وتەکانی خوای پەروەردگاریان بەلاوەنا، کتابی خوای گەورەیان بەلاوەنا، لێ ئەو هایان لێ هات سەر ئەنجامیان ئەوها خراپ بوو، یەکسەر ئاگادارمان دەکات و کوڕە خشوع زۆر گرینگە، ها ئاگاتان لە نوقتەی خشوع بیتن. اینجا دەفەرمێتن بەڕاستی شێخ دەفەرمێت دەڵێ بەڕاستی قسەکەی ئیبن کەثیری کە لە تەفسیرەکەی هێناویەتەوە شتێکی جێی خۆیەتی لەگەر واقعی ئێمەش دەگونجێتن کە ئێمە تێیدا دەژین، ئێمە هەر مەشغوڵین بەوەی کە ڕەخنە لەو بگرین جوابی ئەو بدەینەوە گۆتیان و دەڵێن و ها خەریکین تعظیم الرجال على حساب إصلاح أنفسنا، دین خەڵکان گەورە دەکەین لەسەر ئەوەی کە بمانەوێت خۆمان چاک بکەین و خۆمان پێ بگەینین، وڵا فلانە کەس کورە فلانە زانە مادەم ئەو قسەی کردەوە و قسەی وێ ڕەت ناکرێتەوە. سبحان الله ئیمامی مالک لە خزمەت قبری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەرسی دەگوتەوە کە دەرسەکان دەگوتەوە دەیفەرموو كل منا يؤخذ ويرد إلا صاحب هذا القبر، دەیفەرموو هەر هەمومان ئینسانەکان ئێمە
هەر هەموو ما قسەکەمان دەکرێ وەربگیرێ و دەکرێ ڕەتیش بکرێتەوە بەس خاوەنی ئەو قەبرە نەبی کە محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام قسەی ئەو ناجێردرێتەوە مادەم ئەو قسەیەکی کرد ڕەسوول الله عەلەیهی السەڵات وەسەلام قسەکەی ناجێردرێتەوە هەرگیز بەس ئێمە هەر هەمومان دەکرێت قسەمان وەربگیرێ و دەکرێت قسەمان ڕەت بکرێتەوە تەماشا ئیمامی مالک چەند جوان تێمان دەگەینیتن اینجا شێخ دەفەرمێتن یعنی نەگەینە ئاستێکی وەها کە ئەو پیاوانە هەندە گەورە بکەین بە ئەندازە قسەی وان لە جێ قسەی پێغەمبەردا بنێن عەلەیهی السەڵات وەسەلام لە جێ قسەی خوای پەروەردیگاردا بنێن وەالعیاذ بالله يعني كأو قصي كرتوا وكو أوي وابي كخواي جورا قصي كردي والعياذ بالله بيغمبر عليه الصلاة والسلام نخير بلكو الشيخ أو من أقدار من دكاتو كبراستي دبي خو من تاق بكين إنزا ضل من تاق دبيتن والأصل في الخشوع أن يكون من القلب خشوع أوي كلا ضل دابي أصل وي إنزا ضلج وكو تيا وكو أميريكا وكو بيشوايكا لبود زاستي أو إنسان فإذا خشع القلب خشع السمع والبصر والوجه وسائر الأعضاء إنزا أقر أود الله خاشع بو أود الله خشوعي تدابو سبحان الله جيتكا سمع بيستنو بينينو حتى تساوى رو دمو تساوى همو أندا مكاني أو كابراي خشوعي تدادا بيتن حتى لقصة كردني شي حتى الكلام حتى قصة كردني شي خشوعي تدادا بي سبحان الله إنساني بريس هي إنساني خاشع هي وش قصي لقدك زور بشرم زور بحياة يعني يعني زور هاي بلا أو هاي بتيجي زوان شكله شويك يعني لقصة كردن لهالسطاني دانشتني لرويشتني لخواردني هموي هزدك جواز لخلشتك شونك أو كابرا خشوعي بي وديارة انت دفرمي فالقلب كالملك دل وكو باشا وملك وملك باشا اگر او دل تاقبو همو جندية كانت كو همو اندام كانت كتاق دبي شكا پیغمبر عليه الصلاة والسلام دفرميتن ألا في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب رسول الله عليه الصلاة والسلام فرموي لا جستي إنسان بارتا گوشتك هي اگر او پارچە گۆشتە باش بوو هەموو جەستەی ئینسانی باش دەبی و ئەگەر ئەو پارچە گۆشتە خوا نەخواستە خراپ بوو ئەوە هەموو جەستەی ئینسانی خراپ دەبی فەرمووی ئاگادار بن ئەوەش دڵە کەواتە دڵ زۆر کاریگەری هەیە لۆی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەگەر ئینسانێک تاوانێک دەکا نوقتەیەکی ڕەش لەسەر دڵی پێیا دەبی ئینجا ئەگەر تۆبەی نەکرد و بەردەوام بوو لەسەر تاوان ئینجا ئەو کابرایە ئەو نوقتە ڕەشانەی لە دڵی زۆر دەبی هەتا دڵی دادەگری ئینجا ئامۆژگاریەکان هیچ وەرناگری پێی بڵێ ئەوە ئاەتە ئەوە حەدیثە هیچ وەرناگریتن ئەوە قسەی خوای پەروەردیگارە بەڵکو کاری پێ ناکە وەری ناگریت چونکە دڵی ڕەش بووە کەلا بەڕان عەلا قولوبهم ما کانوا یەکسبون کەواتە ئەوە دڵی ڕق دەبی و ڕەش دەبیتن ئەمما ئەو کەسێک کە ئیماندارە کاتێککە تاوانێکی شکر داوای لێ خۆشببوونی لە خوای گەورە کرد فەرمی ئەو نوقتەیە ڕەش دەبێت ئەو نوقتە ڕەشە نامێنێتن سپی دەبێ و ئەگەر ئەو ئینسانە خەریکی عیبادەت و خەریکی تاعەت بوو ئەو دڵی نوقتەی سپی و تاوەکو دڵێکی سپی و جوانی لێ دەردەچێتن اینجا ولا يصلح القلب غير تدبير كلام ربنا اینجا دڵ چاک نابی و باش نابی ئیلا بەوە نەبیتن کە تدبر بکە لە وتەی خوای پەروەردیگار ڕابمێنێ لە وتەی خوای پەروەردیگار دەفەرمێ والخشوع والتضرع في الصلاة و هەروەها لە ناو نوێژەکەشی ئەو کەسە خشوعی هەبیتن ملکەتی لێ هەبی لە بۆ خوای پەروەردیگار کە دەفەرمێ کەواتە بەو دوو شێوازە ئەو دڵە بەرەو چاچی و بەرەو باشی دەڕواتن لەبەر هەندێ ئیبن مەسعود هاوڵی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئیبن مەسعود بێ کە دەفەرمێ علم بەوەی نییە ليس العلم من كثرة الحديث ولكن العلم من الخشية دەفەرمێ علم بەوەی نییە ئەتوو زۆر حەدیثی کۆ بکەیەوە یان زۆر قسەی تێدا بکەی ئەوە علم نییە ئەتوو هەر خەریکی قسەکردن بی یا هەر خەریکی کۆکردنەوەی حەدیث بی فلانە حەدیث ئەوها و فلانە حەدیث ئەوها نا دەفەرمێ بەڵکو علم و زانست بەوەیە کە ئەو کابرایە خشوعی هەبیتن
وەرە 500 کتابی بنووسە بۆچی ئەتوو خشوعت نەبوو بەرامبەر خوای پەروەردگار وەچی ئەو علمە کاریگەری لەسەر ئەخلاق و ڕەوشت و قسەکردنت نەبوو مانای نییە سوودەچی نییە بەڵکو یەکێک دەبی لەو کەسانەی کە خوای گەورە پەنامان بدا یەکەم کەسێک کە جەهەنەمی پێخۆش دەکرێت ئەو زانایەیە کە زانیاریەکەی لە بۆ خوای گەورە نەبووە بەڵکو لە بۆ ئەوەی بووە کە خەڵک مەدحی بکەن سبحان الله زۆر خەتەرە کەواتە ئەو علم و زانستەی کە بەدەستی دەینی دەبی بۆ ئەوەی بی کە ئەتوو زیاتر لە خوای گەورە نێزیک بکەویەوە نەک ئەوەی کە هەزاران لەوانەیە دەیان شعر و سەدان مەتنت لەبەرە و نازام چت کردیە و چت کردیە و فلان و فلان بەڵام ئەگەر ئەو کەسە ملکەتی تێدا نەبوو لە بۆ خوای پەروەردگار لە عیبادەتەکان و هەڵسوکەوتی ڕەنجی نەدەداوە ئەو کات ئەو علمەی سوودێکی پێناگەینێتن بەڵکو دەبێتە باڵێکیش بەسەریەوە بۆیە دەفەرمێ مەڕوزی لە کتابی تعظیم قدر الصلاة لەوێن دەڕا دەفەرمێتن حەدیثێک دەجێرتەوە کە ئیبن جوڕەیج دەفەرمێتن عەطا بە عەطائم گوت ئیبن جوڕەیج دیارە پرسیاری لە عەطا کردیە فەرمی ئایا ئەمن کاتێک کە دەستی ڕاست داخمە سەر باسچی چەپم و بەدەستی چەپیشم باسچی ڕاست دەگرم ئایا ئەو شتەی کە ئەمن دەیکەم ئەوها دەبی دەفەرمێ عەطا فەکەریهەهو پێی ناخۆش بۆچی ئەو پرسیارەم کرد وقال إنما الصلاة خشوع فەرمووی نوێژکردن ئەوە نییە وەڵا من ئەو دەستەم ئەو هادانە ئەو دەستەم ئەو هادانە ئەوە تەواو یعنی ڕێک و پێک نە فەرمووی نوێژکردن خشوعە ئەتوو چەند لەگەڵ خوای پەروەردگار تێکەڵ دەبی بەو ئاتانەی کە دەیخوێنی واز دەکەی گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردگار دەکەی ئەڵڵا جەل جەلال و قسەت لەگەڵ دەکاتن ئینجا کاتێک کە ذکرەکان دەخوێنی هەز دەکەی یعنی بە ڕۆحەوە بە گیانەوە بە هەموو جەستەتەوە بە هەموو ئەندامەکانتەوە سوپاسی خوای گەورە دەکەی لە بەرامبەر خوای پەروەردگار ڕاوەستای فەرمووی ئەوەیە اینجا فەرمووی خوای پەروەردگار دەفەرمێ قال الله الذين هم في صلاتهم خاشعون فەرمووی خوای پەروەردگار مدحی ئەو کەسانە دەکات کە خشوعیان هەیە لە ناو نوێژ دەفەرمێ فقد عرفتم الركوع والسجود والتكبير ولا يعرف كثير من الناس الخشوع دەفەرمێ ئەنگۆ دەزانن کاکە ڕکوع کو دەبردرێ سوزدە کو دەبردرێتن و پاشان الله ئەکبەرەکان کو دەکرێتن بەڵام زۆرینەی خەڵکی نازانی خشوع چییە نازانی خشوع چۆنە لە ناو نوێژ فێربووە کاکە لە ناو نوێژ ئەوها ڕکوعی ببە ئەوها هەڵس بستەوە بەس کا خشوعت کامل کەس بوونت لە بۆ خوای گەورە کە گرنگترین بەشی نوێژەکەیە بەڵکو زۆرێک لە زانایان دەفەرمون نوێژەکە لەسەر ئەو ڕاوەستاوە ئەجر و پاداشتی نوێژەکە لەسەر ئەوە کە چەندی ئەو ئینسانە خشوعی هەبی ئەوەندە ئەجر و پاداشتی زیاتر دەبی سفیانی ثەوری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ يكتب للرجل من صلاته ما عقل منها دەفەرمێ پیا و خەڵکانێک کاتێکی خەریکی نوێژکردنن بە ئەندازەی ئاگالێبوونی نوێژەکەی ئەجر و پاداشتی دەگەشتێ ئایا ئەو کەسە چەند ئاگای لە نوێژەکەی هەیە بەو ئەندازەیە ئەجر و پاداشتی لە بۆ دەنووسرێ لەبەر هەندێک لە حەدیثە چیش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ نوێژی هەر کەسێک دەکرێتە دەبەش دەفەرمی ئیوا هەیە کاتێکە نوێژی دەکا وەکو ئەوی وابی نۆ بەشی بە بەرکەتبی ئیوا هەیە هەش بەشە و ئیوا هەیە حەف بەشە و یعنی بەپێی ئەوەی کە ئەو کەسە چەندی ئاگا لە نوێژەکەیە و چەندی ڕوکنەکان بە جوانی جێبەجێ دەکا و سونەتەکان بە جوانی جێبەجێ دەکاتن و ئەو کەسە لە گوتنی با بڵێن ذکرەکان و با بڵێن قورئان خوێندندا ئاگایەکی باشی هەیە اینجا دەفەرمێ شەدادی کوڕی ئەوس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ أول ما يرفع من الناس الخشوع دەفەرمێ یەکەم شتێک کە لە ناو خەڵکی هەڵدەگیرێتەوە و نامینێتن خەڵکەکە لەلایەن نامینێ یەکەم شتێک چییە فەرمووی ئەوەیە خشوعیان نامینێتن یەکەم شتێک لە ناو خەڵکیدا دەڕوە خشوعە فەرمووی هەتا وەکو نابینی و نابیندرێتن کەسێک کە خشوعی هەبیتن
حتى ويلي دي يعني أتو دقري نابيني بري والله كاكا كسكم ديتوا لنا ونيش زور خشوعي هي خشوع هر أوانية أتو لنا ونيش دا ملت أوها خوار بكي ولا كاكا أو خشوعم هي لو إمام عمر بوشتر رازين نبوة ككابرا ملي خوار كردو تو شقك شي لدا كفرميتي سربرس كو جوان تمشاي زي سوزدت بكو أقل لنويجكي بي بدل لقل نويجكبا أو خشوعة وكابرا إنا قوتيان وكو ابن جوزية لكتاب أخبار العمقى والمغفلين باسي أويتك فرمي كابرا كان نويجي دكر أو كيتر كبتنيش تدار روي قلت ما شاء الله نويجي شي جوان دكا دلك أفراج قلتي كاكا بروجيشم يعني أو كي خشوعة راست لواني اللي هيبته شكله شيء ودا تمشايدك لواني جوان آقايلي بي بلام ضلي آقايلي يعني زور زاروية دبينين ما مستايا وداعية وبياوتي بعلمشا أو خريج نويش كردنا تساوي دجيري لولا تساوي دبات السري أو هذاك أتو هردسي ولا من در تمشاي تدكا تمشاي أولادك تمشاي بيوشي دكا نفر ببيوشي دادر وأود مشتكان آقايلي أو كيني خشوعي أو إنساني ديلي لنا ونويش دا بيقوم أنا خشوع ناهلي إذا فرمي خشوع تسيا التذلل القلوب لعلام الغيوب تذلل القلوب لعلام الغيوب خشوع تسيا أوي دلد ملكتبي لبو الله جل جلاله علام الغيوب يعني أو كسيكا غيبة كان لك الله جل جلاله شارزاي غيبة وكو فرمي كجنيدي بغدادي جو هاي قتوى دفرمي الخشوع في الصلاة أعم من ذلك دانر رضا ورحمة خالي بدفرمي خشوع لنا ونجي زور لو قورترا كأمنو توباسي دكين فهو مع كونه في القلب فهو أشمل راس خشوع لنا ودلا بس قشقير ترى أواني تريج دقرتوا دفرمي كابرا كسي كان نيج دكاتن براستي يحتاجوا من إذا دفرمي إذن يحتاجوا من المصلي كابريكا خريجي نويش كردنا دفرمي براستي بيوستي بويكا أن تخشع جوارحه أويك عندها مكان شي خشوعي بيو ديار يعني أو كي خشوعات الله أكبر دز بن وجدك أو جا سري دخوري النظام تدكا أو جا قلبي بخوران دكا أو كي خشوعة كي ديت ناو نوجه أو جا باوش كي ديتي أو باوش كي ديتي أو كي خشوعة سبحان الله تا سيج مشكلين أبو بس وشاتنا نوجه أو جا خوي دي وتسيتار باوش كي ديتي أو جا خوي دخوريني يعني أو دفرميت دبي عندها مكان وشاميان خشوعيان بيو ديار بيتن وهروا أو قرآني دخوين دري تدبرتي دا بكا بيري لي بكاتو أو خواي قورا لقل أو قصي دكاتن وهروا تيبقى لوي كديليتن زاروي بابزاني أو سبحان ربي العظيم تيا سبحان ربي الأعلى تيا إنزا بزاني كأوار رولا خواي پروردي قار دكاتن باشا والله جل جلاله آقاي لي مراقبي دكاتن أجد فرمي هتا ويلي دي بندا بوي دقيشتا مرتبي إحسان دقيشتا بلي إحسان تاكا كاري كبيغمبر عليه الصلاة والسلام فرمي إحسان تيا بعضني إسلام أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك عبادتك كروش عبادته كأتو خوا برستيك بكي وكو اويك الله جل جلاله دبيني أو ها خوا برستيكي تاكو باش بكي إنزا أما الخاشعين أما أو كساني كخشوعيان هيا خواي پروردگار مدحيان دكا لكتابك خوي وهانيان دلس الخشوع أو تخواي قورد فرمي قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون دفرمي أو إيمان داران سر كوتوبنا كما إيمان دار الله جل جلاله دفرمي أوانيك لنا من وجكان دا خشوعيان هيا سعدي رضا ورحمة خواي لبي لتفسيري أو آياتي دفرمي براستي أو مدح خواي پروردگارا كخواي قورا أوها مدحي إيمان داران دكا مدحي بندكاني خوي دكاتن وباسيان دكاتن بويك أوانا سركوتون سرفرازن خوشبختن وبأي شيء وصلوا إلى ذلك أريبت قيشنا أو بليا كخواي قورا مدحيان بكا أواني خوش بويتن وبيان بليك أوانا سركوتونا خوشبختن للدنيا والقيامة بو خشوعيا بو أويا في صلاتهم خاشعون
لأنه جكيان خشوع هي سبحان الله دفرمي هربوش إيمان زياد دبي وكم دبيتن ببي خشوع كي لنا ونيجي أو إيمانا كم دبي يعني زياد دبي چونك قد أفلح المؤمنون قد كل رب معنا بالتأكيد بالضلنياية و إيمان داران سركوتو سرفرازن ليه تأكيد دكاتو إذا دفرمي في صلاتهم خاشعون ليرى الشيخ كسكي سعدي رضا ورحمة سكي سعدي رحمة خوي لبي كلا تفسيري سعدي سكن نقل دكا سعدي بيناسيتشي رضا ورحمة خوي لبي بيناسيتشي خشوع من بودك هذا فرمي الخشوع في الصلاة حضور القلب بين يدي الله خشوع لنا ونيش أوي كأتو ضلد آماده بي لبرانبر خواي پروردگار كاتي كأتو لنا ونيجي أقدار بك تن ركعات دكي وتونا ولا تندم ركعاتي وكو كابرا نبيتن كقوتي دواي أوي كالنيجا كبونو وما مستا آية تن ركعات ما كرديا سي ما كرديا سوار ما كرديا ها دلي قصة كده جيرنو دلي كابرا قوتي ما مستا كاكا والله اون در ركعات ما كرديا كود زاني والله أمل ركعاتي كم دشمه فلان شاري لفلان ركعاتي دوم له أو شاري يعني ويلي هاد بويدي ناس يوا كا والله أو تن ركعات روشتيا أمن شوما فلان شاري وشوما فلان شاري كان وجهكت أديت لنا ونيجيني كواتب راستي خشوع أويا أو إنسان دلي آماده بي من أول صلاته إلى آخرها لسرتاي نيجوا أو كابرايا دڵی ئامادە بێ هەتا دەگەیشتە کۆتایی نوێژەکەی بەدڵەوە لەگەڵبی دوور بکەویتەوە لە وەسوەس و ئەفکار حتا کابرا کاتەکەم پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەی پێغەمبەری خوا ئەمن فکرم دەڕوە لە ناو نوێژ ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەگەر ئەو جارە ئەو هات بەسەردا هات ڕوو بکە لای چەپت فەرمی سێ تف بکە بڵێ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم دەفەرمی خوای پەروەردگار ئەو شتە لە سەلا دەبا ئەو سەحابەی فەرمووی کە لە قورئان خوێندن لێم تێک دەچوو فکرم دەڕۆی دەفەرمی ئەو هەم کرد خوای پەروەردگار ئەوەی لەسەر لا بردم کە لە ناو نوێژ شەیطان بەسەرمدا زاڵ بی اینجا فالصلاة التي لا خشوع فيها ولا حضور القلب دەفەرمی ئەو نوێژەی کە خشوعی تێدا نییە و دڵ تێیدا ئامادە نییە بەڕاستی ئەو کاتە ئەو کابرایەش پاداشتی نابیتن چونکە فإن الثواب على حسب ما يعقل القلب منها چونکە پاداش بە گوێرەی ئەوەیە کە ئەو کەسە دڵی چەند لەگەڵ خوای پەروەردگارە و دڵی چەند تێکەڵ بووە ئیجا لە قسەکەی ڕازی کە لە تەفسیری ئەو ئاەتە ڕوونکردنەوە دەداتن لێرەوە ئینشاءالله ڕادەوەستین لە دەرسیدا بێ ئینشاءالله ڕوونی دەکەینەوە زیاتر سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك